کۆمپانیایانەی کە علاقاتیان هەیە لەگەڵ یەکتری بەشدارە بن لە هەڵبژاردننی ئەو سیستم و ئەو فەرمانڕەوا و حیزبەی کە ئەیانەوێت بچێتە سەر حکم. دەوڵەتی دەوڵەمەندێکی ئەندۆنیسی 1 ملیۆن دۆلاری دابوو بۆ هەڵبژاردننی کلینتۆن. ئەندۆنیسیا لەکوێ و ئەمریکا لەکوێ، بەڵام ئەمانە هەردووکیان پەیوەستن بە یەکترەوە، چونکە لە هێنانەوە و چوونەوە سەر حکمی کلینتۆن شەریکەکەی ئەو بەشدارە بە لەگەڵ ئەو کۆمەڵە شەریکاتانەی کە پشتگیری کلینتۆنیان لە ئەمریکا کردووە. سیستمی سۆشیالیستیشە تاک بە شێوەیەکە چەوسێنرێتەوە کە وەکو بەرداش شەو ڕۆژ هەڵەسووڕێ و یان وەکو گاجوود شەو ڕۆژ کایەک وردەکە و دوایی گەنمەکەی بۆ ساڵحی ئەو سەرمایەدارە نوێیانەی کە بە ناوی سۆشیالیستی و حکمی سۆشیالیستی و پرۆلیتارە حکومەکەن ئەچێتە گرفانی ئەوانەوە. هەمووشمان زۆرمان نەو مەئەساتانەمان بیستووە و خوێندۆتەوە کە بەسەر وڵاتە سۆشیالیستیەکانە هاتووە کە لە مۆسکۆ لە ساڵی 1994 کچێکیان فرۆشتووە بە $18. ئەو مەئەساتانەی لە هەموو ئەو وڵاتە سۆشیالیستیانەیە کە ڕوویداوە ئێستا، ئەو فەقیریە لەگەڵبوونی دزی و ڕقوقین و بوغض و ئیحساسی جاسوسیەت بەسەر یەکترکردنەوە بکەوتنەوە لە هەموو سۆز و لەزەی و خۆشەویستیەک، ئەو ئەنانیەتەی کە لە هەردوو کۆمەڵگەی سۆشیالیستی و کۆمەڵگەی سەرمایەداریدا دروست بوو ئەوانە لەکوێ و ڕەحم و بەزەی و سۆز و شەفەقەتی ئەهلی ئیسلام لەکوێ. ئەهلی ئیسلام چەند ساڵە قۆناغێکی دوورە کە حکمی ئیسلامیان بەسەرەوە نەماوە، بەڵام لەناو خۆیانە ئەن بە شەفەقەت و بە بەزەیر، گەورە بچووشی، دراوسێتی، سیلەی ڕەحم و خزمایەتی، زەکاتدان و سەدەقە گەیاندن بە یەکتری، سەرفترە کە لە مانگی ڕەمەزانە هەر یەکە لە عاسی خۆیەوە مقدارێک لەو سەرفترە هەموویان فەرزە لەسەریان بیدەن، هەر کەسێک کە مسلمانە فەرزە لەسەری ئەو سەرفترەیە بدا بۆ ئەوەی ژمارەی سوالکەر لە کۆمەڵگەی ئیسلامیە کەمتر بێتەوە لە ڕۆژی جەژنە. دیاردەی سوال کە دیاردەیەکە هەموو ئینسانێکی ساحب زەمیر و وجدانی زیندوو ناڕەحەتەکە قەلئەقەل لەو جەژنەیە نەیبینێ و مخەفەتێکی لە جەژنەکەدا بۆ دروست نەبێت. قورئانی پیرۆز وا تەماشای سەروەت و سامانی کردووە بە سێ شێوە. شێوەی یەکەم ئەجگەلەوەی کە ئیقراری خاوەنێتی کاتکەسی کردووە، هەروەها بڕیاری کۆمەڵیشی داوە کە کۆمەڵیش ببێ بە خاوەنی شت، وەکو وڵاتە سەرمایەداریەکان نییە. ئەگەر کابرایەک شاخێکی کڕی نەوتی تیا دۆزیەوە ئە بە مڵکی شەخسی خۆی. لە ئیسلامە ئەو شتانەی کە بۆ بەرژەوەندی گشتی بەکاردەهێنرێنەوە دەوڵەت و کۆمەڵگەی ئیسلامی بۆیان هەیە بیکەنە مەلەکەی عامە، بیکەنە خاوەنەتی گشتی. و هەمان کاتە ڕەنجی ئەو کاتکەسانەش کە هەوڵەدەن و ڕەنجەدەن بە فیڕۆ نادا، مقدارێکی کەمیشی لەسەر زەکاتیان داناوە. پێی ڕاگەیاندوون کە لە 100 دینار 2 دینار و نیم بدەن زەکاتی ساڵێک، کەچی لە وڵاتانی سەرمایەداری جاری وا هەیە دکتۆرێک مانگی لە 153 زەریبە ئەدا. لە 153 ئەگەر $1000 دەستکەوێت $530 ئەگەڕێتەوە بۆ دەوڵەت زەریبەی مانگانەیەتی. کە لەکوێ 2 دینار و نیوەکە لەکوێ کە لە کۆمەڵگەی ئیسلامی ئەدرێت. ئەم پارەیە نابێت بە دەستی خەڵکانێکەوە بمێنێتەوە و خەزم بکرێت، بەکە پێویستە دوونی و لێی کەم بکرێتەوە هەتاوەکو ئەگاتە ئەو ڕادەی کە ئیتر زەکاتی لەسەر نامێنێت، چونکە ئەو لە مەدای چەندین ساڵە سوودی لەم پارەیە وەرنەگرتووە، پێویستە بخرێتەوە خزمەتی کۆمەڵگەکە و ڕەشوڕوتەکانی پۆشتە بکرێتەوە. دیدی یەکەمی ئیسلامەتی وا تەماشاکە کە سەروەت و سامان شەخصین و هی ئەو کەسانن کە پەیایەکە. وا گەورە فەرمێ إنما أموالكم وأولادكم فتنة ساماني بدسي خلقيو هي كوملغا إسلامية كوملغاش لقل نماني دولتا ما في أوان هي فيورا فرمي ألم ترى أن الله سخر لكم ما في الأرض جميعا سخر لكم
بۆ هەمووتانی فەراهەم هێناوە و ئامادە کردووە. دیجی سێهەم ئەوەیە کە هەرچی لە سەرگەردونە و هەرچی لە ژیانە هەیە و سەروەت و سامان هی خوای پەروەردگارن. ولله ملك السماوات والأرض ولله ما في السماوات وما في الأرض. هەروەها ڕایەتانەی کە ئەوە دیاریەکەن کە هەرچی لە گەردونە هەیە هەرچی لە ژیانە خەڵکی دەستیانەکەوە هی خوای پەروەردگارن. چۆن تۆ هەستپێەکەی مناڵێکت خوای گەورە پێی بەخشیوی وەختێک کە ئەیباتەوە قەناعەت بە دڵ و دەرونی خۆ دەکەیت و خۆت و خێزانت کە سوکارت ئەنەی دێن بۆ دڵنەوایی و پرسە لێکردنت پێت دەڵێن ئەمانەتێکی خوای پەروەردگار و بردێتیەوە. ئەو سەروەت و سامانەش کە لە بەردەستایە خۆ لە ئەولادەکانت عەزیزتر نین. ئەو کەسەی مناڵەکانی پێبەخشیوی هەر ئەو کەسەیە کە ئەو سەروەت و سامانەشی پێبەخشیوی ئەگەر بێت و لە ئیمتیحانی خاوەنێتیدا لە ئیمتیحانی سۆز و بەزەی و هاوکاری و هاریکاری کۆمەڵگەکەتا دەرنەچی دوور نییە خوای پەروەردگار بیکا بەمایەی فتنە بۆت زیاتری بکا لە دنیایە مەشغوڵە بی پێوەی وا مەشغوڵە بی عیبادەتەکانت وردەوردە لاوازە بن ئەبێ بەمایەیەکی بەدبەختی لە دنیا و قیامەتە وەلەو لە ظاهیریشیە دەوڵەمەند بووی و زۆر دڵخۆشی بەوەی کە سەرۆت و سامانێکت هەیە. وها لە قیامەتیش لەوانەیە ئەو سەرۆت و سامانەت دوایی وای لێ دێتەوە حسابی زەکاتەکەی لێ ناکەی یا سەدەقە و تەبەڕوعاتێکی لێ نادەی لە کاتێکا کە تۆ ئەزانی لە کۆمەڵگەیەکە ئاژی کۆمەڵگەیەکە سیستمێکی معەنی لەسەر نییە وەکو کۆمەڵگەی کوردەواری دەوڵەتێکی مەرکەزی نییە قانونێکی مەرکەزی نییە لەسەر خەڵکی کۆمەڵێک پسپۆر ئەم قانونانیان دانابێ و مراعاتی بەرژەوەندی چینەکانی گەلیان تیا کردبێ. هەڕەمە چییە؟ جاری وا هەیە قانون پەیوەستە بە دەسەڵاتەوە شەک بە شانێک بەڕزوی خۆیەتوانە قانون دەرکە گومرگن لە سەردانێ یا لەسەرت لابە زەریبەت لە سەردانێ یا لەسەرت لابە. خوای پەروەردگار بۆیە زەکاتی لەسەر مسلمانان فەرز کردووە فەرزی کردووە وەکو نوێژ. کەسانەی کە پارە و سەرۆت و سامانێکیان هەبێ پێویستە هەست بەوە بکەن کە علمی خۆشیان دەربارەی زەکات علمەکەش لەسەریان هەبێ بە فەرز وەکو ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ فەرمێ علم دوو بەشە هەندێکیان فەرزی عینین هەموو مسلمانێکە بێ بزانێت هەندێکی تریان علمی کیفاین کۆمەڵێک مسلمان کە بزانن چۆن میراث تەوزیعەکرێ لەم شارەیە چوار مامۆستای عینی بزانن چوار کەس بزانن چۆن تەوزیعەکرێ تاوانەکەی لەسەر خەڵکەکە ئەکەوێت. لەناو علمی کیفاییە جاری وا هەیە علمە کیفاییەکە ئەبێتەوە بە علمی فەرزی عین وەکو ئەو کەسەی کە زەکاتی هەبێت پارە و سەرۆت و سامانێکی زۆری هەیە واجبە لەسەری بزانێ ئەم جارەیان چۆن زەکات دەرەکەوە ئیجا بەچێ و مقدارەکەشی چەندە. خوای پەروەردگار کە لە سوورەی تەوبەدا فەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. لو سەرۆت و سامانەی کە هەیەە مسلمانان تۆ لێیان وەرگرە پاڵشتر ببنەوە پاکشتر ببنەوە. چۆن بۆچی ناوی ناوە زەکات خوێندانیش بریتیە لە زەکات وەختێک تۆ خوێنە بەخشی لیترێک خوێنە بەخشی ئەندامانی لەش هەمووی هەوڵەدەنەوە ئەو لیترە احتیاطەی کە تۆ 2 لیتر احتیاطت تایە پڕیکەنەوە لەگەڵ هەموو جارە تۆ زەکاتەکانی خوێنە ئەدەی لەش بەردەوام خوێنێکی پاڵستەکراوە ئەداتەوە ئەو خوێنانەی تر ئەو جۆرانەی تر دێنەوە دەرێت. هەروەها زەکاتیش وایە زەکاتیش ئەکەوێتە بری ئەو هەموو فسقەی کە ئینسان جاری وایە ئەکەوێتە ناوی جنێودانی عەداکردنی مەعسیەتی یاخیبوونی گوحکردنی. خی گەورە بۆ حسابەکاتەوە چەند گوناحی کردووە بە پێی لیستەیەک کە مەلایکەتەکان نووسیویانە چەندی ست پارەداوە و سەدەقەی تەبەڕوعاتت کردو خوا وردە خوای پەروەردگار دوایی وردە بە فەرمانی خۆی ئەو یاخیبوون و گوناح و سەرپێچیانە بۆ ئەسڕێتەوە لەبەر خاتری ئەو سەقانەی کە داوتن. ئەمە جگە لە زەکات زەکاتەکە فەرزە لەسەر چونکە خوای گەورە فەرمێ وەئەقیموا الصەلاة وئاتوا الزەکاة
چۆن فەرمانی بە نوێژدا و فەرمانی بە زەکاتکردنەکەشدا و پێویستە بیدەی. أحاديثكانش حديث في غمر عليه الصلاة والسلام لسل أوزورن هروكو خمان زوريا نزانين وكو حديث متفق عليه كأفرمي بني الإسلام على 5: شهادة أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة. أماش حديثك صحيحة كفي غمر عليه الصلاة والسلام فرمي إسلام لسركين كولا تدرس بوا شايتمانو نوجو روجو حجو زكاة. أم تشبعانا كتقفي إسلامتي أن لتلوستاو. حكمتي أم زكاة تشيء حكمتي أم زكاة أولا يكم نفسي إنسان خوي طالق تأذيبي دورة كرتو لبخيلي لبيسكي لسلوكي لتعلقات ضربة بارسر وتستعماله تكتورتي 100 دينار بيه 2 دينار تبرع كي 1000 دينار بيه 20 دينار 5 دينار ليدي بيشي شكا نفسي خود راديني لسروي خيتشر في خوتو شون خواهي قولة باسي نفسي كردوها فرمي وأحضرت الأنفس الشح نفس بخيلة كان هنرينه وفيشو كان نفس بخيلة نفس حزكا بس أو يخوتها تتوهت به نقلوا وشجاري وهي نبي الرحم الردايو كم تقوى يود الرقيتة بسر بياوشي لاوازو فقيرة تيه بري سيدكي محتاج سو بارشت بيه واشتواني بيديته هرقر تاري جمع خواردني بديته راهناني خوت لسر او خور روشت برزو سر او دابو نريتي كوملغي اسلامتي بدرجاي تاريخ لسريان ايوه بيان نفيش ساين خوتان اگر الاسلام لناو كوملغي ايوه دا نبوايا حالي ايوه شوي لفيتنام وتايلاند وبلاوس باشتربو حالي ايوه شوي للمجتمعات افريقي باشتربو كدينيان وكو اسلام بينا جيشتو حالي ايوه شوي شاكتربو وكو اواني لبرازيل جينو بملايين خلق سوالك او منالي ششطان وعشطان اخرين ايشو اماركاني سازماني UN تماشاكي تولواني منالو اخنا ايشوان ايشيان بيكن هەتا دەوڵەتێکی 122 ملیۆنی وەکو پاکستانە دۆزیتەوە دەیان دەوڵەتی تری مەسیحی و بتپەرستە دۆزیتەوە لە جیهانە کە ئیش بەو مناڵانە ئەکەن و ئیستیغلالی جنسیشیان ئەکەن وەکو تایلەند. ئەگەر ئەم ئیسلامە پاکە لە ناومانە نەبوایە بەو ڕەحم و ڕەدا و بەزەی و سۆز و شەفەقەت و عەطف و تەقواوەوە کە هەیەتی ئاخۆ خەڵکی چۆن دروست بوونە هەر ئێوە سەیری ئەم کۆمەڵگە مسلمانە پاکەی لمزقوتا كو ابنو تماشاي حالي خوتان بكنو تماشاي حالي او كسانت كنك اهلي نوجو اسلامتينين رحم الردايا سندا سنديان شقل دايكو باوشان على دنو ايوه سندار دسي دايكو باوشان ما شكر اوانا كان كسونة تدرو لاوروبا اجيل سنديان ليو هالرنجة دا طاري حلال تياكا وبيني رتوب كسوكاري سنديش لواني كوتونة تناو حرام وان شاوري اون خوان خانو بو خوان دروز بكن يا لي درسي كن يا ليرا انا دني $100 بنيرنو بو شي تركيا $100 لولاتي شي اوروبيا هر تارني وقيمتي هيك شي لولاتي شي اوروبيا هي ساندويتش شي ماكدونالد كره $4 يا $5 $5 عائله ليره بيش اويا مسلماناني لدرو ارجيل هر واجب لسريان زكاتي فطركشيان بدر سر فطركان زكاتي سر فطركان لبيدن باركان كوبيتوا بتلفون جاكو كردستان لما داي روجي 28 رمضان ايما اتوانين بپشتیوانی خوای گەورە بەو لیشنانەی بۆمان دروست کردە تەوزیعی بکەین بەسەر هەموو کەسێکە دوای ئەوان لە مانگی شەوال و مانگەکانی ترە بینێرنەوە چەند ئیش ئاسانیە ئەگەر بێت و ئەهلی ئیسلام بەو ڕەحمەت و شەفقەتە لەگەڵ یەکترا بن لەگەڵەوە کە نەفسی خۆت پەروەردەکەی دیسان دڵدانەوەیەکی فەقیر و هەژارەکانە چ خۆشحاڵە تۆ جووتێک گۆرویت کڕیوە بۆ یەکێک چەند خۆشحاڵە بێ یەکێک کە جووتە پێڵاوی بۆ کڕی لەم سەرمایە کە بلووسێکی بۆ کڕی ئەلەم سەرمایەیە کە گەنجێکی مسلمان و پێشمەرگەیەکی دڵسۆزی ماندوو و حرەسی ئەم یەکبوون و بانگەوازی خواویستی ئەبینی باید 200 دینار تراکسوت و بلووسەکۆنی هەڵگرتو و خستوێتە سەر عەرەبانەیەکی سێپایی بەکرەی گرتووە ناڵێم لە شارە لەسەر جادەی خیرەی فرۆشێ
پاڵی پێوەنێ بۆ دێکی وەکو شیرەمەڕ بۆی لەوێ بیفرۆشێ دێی شیرەمەڕ تراکتۆر خەمی پایەکانیەتی ساحەبی تراکتۆرەکە خەمی پایەکانیەتی کایبا بۆ شیرەمەڕ بای 200 دیناریشی لەسەرە لە هەمان کاتیشا پێشمەرگەیەکی چەوساوە و مەنکوب زیاتر لە 2-3 ساڵیشە لە شڕواڵم ڕاخانێکی نەکردە کە 200 دیناری تێچ یان ڕەشوروتێکی قوربەسەری ئەم شارە کە میحنەتی حەقارەکانی هەموو لەسەرە و میحنەتی شەڕ و شەرخوازەکانیشی لەسەرە چ میحنەت و ناسۆرێکە پێرێ نامەی ئافرەتێکم بۆ هاتووەڵێ خۆی و یەک مناڵە لە خانوویەکە ئاژی 250 دینار کرێدا نامەیەکی ناردووەڵێ ساحەب ماڵە نامەردەکەم پێی وتوم کە کرێخانوم پێ نییە ڕێگا بدە لە جیاتی کرێخانۆکە مانگانە جارێک لەگەڵ تا بخەوم واللهی 21 وڵات گەڕاوم من ناسۆری وەکو ئەو ئافرەتەم پێرێ نەدیوە قاچی ڕوود نالێکی دڕاو مناڵەکەشی پێپەتی کاسێک دێژێر کرا سەرپۆشێکی هاوینە بە دوو توێی قژی لێوە دیار بوو هافرەتێکی مسلمانی دایانپار عمری 26 ساڵ لەنای کەسوکاری پەروەردە بوو لەسەر دابوونەریتێکی خواروخێکی کوردەواری سەر بە هەوێ ئەویانە بەشوو دوایی مێردێک ئەوشی نامەردی دوور لە ئیسلام دێوێ ئەو گیرەکەی بداتە دەر بۆ 250 دینار چەندی واڕوو لە ئێمە ئەکاتو ڕۆژانە ئافرەتێکی خێزانی شەهیدان لە ڕۆژی میحنەتەکەی پارتی وێچێتیە فیشەشی بیکەیسی بەر مناڵەکەی کەوتۆکە خۆی بێوەژنە و مێردەکەی لە پێناوی ئەم ئیسلامەیە ڕۆیوە فەوتاوە مناڵەکەی هەر 4 مانگ پێویستی بە 800 دۆلار هەیە بۆ عیلاج و خوێن و عملیاتکردنەوەیکی تری وەختێک کە هات هەر لەم هەفتەی ڕابردوویە وتی من ئەمەوێ بەس بە تەنیا لەگەڵ تا دابنیشم من ناتوانم لەبەرەوەی لە ناحەی شەرعیەوە نە من بۆم هەیە لەگەڵ تۆ دانیشم نە تۆش بۆت هەیە لەگەڵ پیاوێکی تری نامەحرەمە دانیش با پیاوێکی موسڵمانیش لەگەڵمانە دانیشە وەکو باوکی هەردووکمان وایە و ڕیش سویە وەختێک کە دانیشت باسی وەزعی خۆی گێڕایەوە پێویستی بە 800 دۆلار بوو وتم تۆ هاتووی برای خۆت و من لەجێی 800 دۆلارەکە لە جیاتی 800 دینارەکە 1000 دینارت دەدەن کەوتم 1000 دینارەکەی بدەمێ و هەتی پێکرا و چاوەڕێەوەیە کرد بڵم 200 دینارێ دەمێ 8 دینارێ دەمێ وتی دەماوە تا خێرت دەگا 200 دیناری تری بخەیتە سەر وەڵی بەڕێیەکمان لە ماڵەوە ڕاخست و لە سێ شوێنەوە سوتاوە بەڕێیەک بەم زستانە تۆ چەند ئەژرێکی گەورەیەکە بڵەوەی ئەو کەسانەکەی ئەمە چ زەختێکی ئەم خەڵکەمانەکەوێتە سەر کە ئیسلام ئەو ڕەحمەت و شەفەقەت و بەزەیەی پێبەخشی 4225 دینارمان لە ماوەی 2 ڕۆژە داوە بە قوماش بۆ 225 کەس 33000 دیناری قەرزی مزگەوتەکەمان داوەت لەوەتو 1500 دینارمان داوە بەو تەلەڤیزیۆنەی کە ئەمانێ ئەم بانگەوازە خواییە و ئەم قورئانە و ئەم بەلاغە بگێتە هەموو ماڵێک دەنگمان بە هەمویان ناگە لە کاتێکا کە بەربانگی پێشمەرگەکانی ئەم مەڵەندە ئێوارەیەکیان دوو هێلکەی کوڵاو بووە هێلکەونیوێکی کوڵاو بووە کە خۆشم لەگەڵیانە دانیشتوم و یەکێک لەوانە کە سوێندیە خوارەوی ئیلا بێ لە تێ هێلکەیان بیدەم بە تۆش کە تۆ جسمت گەورەترە من دوو هێلکە بخۆم و ئەو هێلکەونیوێکیان بخۆم هێلکەیەکی بخۆم چەندی تری ئاوا ئەبینن لەو ڕەش و ڕوت و فەقیرانە محتاجی ژنان چۆنە بینن ژنێکی ڕووسور و ساحەبی دین و ئیمان گەنجێکی خاوەن تەقوا و خاوەن نوێژ و ڕۆژوو و شەونێژ پێویستی بە 25 دیناری ئێوە پێویستی بە 50 دیناری ئێوە ئەگەر ئێمە هەمومان هاوکاری یەکتر نەکەین
چۆن دڵی ئەم مسلمانان ناتوانین خۆشکین لە ڕەمەزانە لە جەژنە بەخوا مسلمانە هەیە سوێندی خواردەوە توێتی مامۆستا من چاوەڕێی ڕەمەزان بۆ ڕەمەزانم بۆی سەرفترەی ئەو دووسێ مسلمانەی کە لێرە منیان ناسیوە و لە ئەوروپان سەرفترەکەیانم پێ بگاتەوە چکە یارمەتی دووسێ مانگمەدا سەرفترە چەندەکە $5 نوێدا یا $4 ئەو جاهیلی وای تایە بەخیلی خۆیان تەلەفۆنە کاتەوە بۆ ئێرە بۆی لێرە و 10 دیناری بۆ بدەن ناکاتە $9 بەڵام ئەگەر ئەو لەوێ $4 $5 بۆ ئەو چییە مڕۆکەمە و برانەی کە لە ئەوروپان تخوا چۆن غیرەتان قبوڵەکە شرۆدەر ڕئیسی حکوومەتی ئەڵمانیا هاتە سەر حکم وتی پەکەکە 26 ملیۆن مارک ساڵانە کۆ کاتەوە بەس لە ئەڵمانیا ئەوەی کە شرۆدەر ئەزانێ ئەی ئەوەی کە لەناو خۆیانە پەکەکە قەیەکەنەوە چەند زۆرترە لەوە 26 ملیۆن مارک تا ئامادەنی 26 مارک بنێریتەوە بۆ ئەم هەموو ڕۆژوڕوتەی بەجێ هێشتون خۆشت لەبەر چاوت بۆ ئازانی لە چ میحنەتێکایە ئەو خەڵکە لە چۆنەژی لەبەر ئەو برانەی کە لە دەرێن مەسئولیەتی شەرعی ئەوانە تەحویلکردنی پارەشی شێکی ئەوەندە گران نییە هەر یەکێک لەوانە ئەتوانێگەن $10 بۆ مزگەوتە بنێرێ یا $50 بۆ تەلەڤیزیۆنە بنێرێ یا $50 $20 $30 بنێرێ بۆ داعیەکی متەفەرغ لە مزگەوتەکانە یا چەکێکی پێ بکرێ لەبەر خاتری خوا ئەویش بەشداری ئەو جیهاد و ئیعدادە بێ چەند بە ئاسانی ژەگاتەوە ئێرە ئەتوانە بە هەر ڕێگایەکی حەواڵەیە بڵێ ئەو پارەیەم بۆ بگێنم دەستی کێکار من لە هەر شوێنێکا بمەتوانم پارەکەی وەرگرن و بە فەزلی خوای پەروەردگاریش ئەو کەسانی کە لەشمانەوە نزیک بوون و ناسیویانین کە تەماعمان لە پارەی هیچ کەسێکا نییە وشیگەێنینەوە بە هەموو ئەو کەسانی کە مستحقیشن ئەوەی کە مستحقیشن ئەوانن کە دێنە لاتو پێویستیان پێیە بۆی حسابی بکەی ئاخۆ لە حیزبی تۆن لە خەتی تۆن لە جەماعەتی تۆن یا لە گەڕەشی تۆن یا خزمی تۆن خەڵک هەمووی محتاجە ئەی ئەو کەسانەی کە بێ خزمن چیەکە پێشمەرگەی ڕەشوڕەی پیامان هەیە کە باوکی کوژراوە و دایکی نەماوە بەتەنیا خۆی ماوە باشە ئەمە گەر بێ کەس و کارە کێ هەیە سەرپەرشتیارێکی بکات ئەگەر ئاخی خۆی کە مخەفەتەکەی خۆی لای یەکیشی وەکو ئێمە دەرنەبڕن ئێمە دەستبێنین بەزەیی من لە ناوخۆتانە بزانن ئەو زەکاتە چەند تەئسیرێکی گەورەی هەیە وەختێک کە 50 دینارە دەینە دەستی یەکێک یا 200 دینارە دەینە دەستی یەکێک یا بلووسێک یا کراسێک یا پارچە قماشێکی بۆ کڕی هەروەها زەکاتە کە مەسلحەتی مسلمانانە پارێزێ ئەگەر ئەو زەکاتە نەبوایە هاوکاری مسلمانان نەبوایە ئەمە بیرمان لێ کردەوە ساڵی پار ئەو کەسانەی کە لەم مزگەوتە بوون بەڕێوازی یەکەممان کە کرد پێش نوێژی جومعە و پێش نیەتهێنان بۆ ئەوەی سەقفێکی داخلی لەم مزگەوتەیە دروست بکەیت کە بە تەسەوری خۆمان 50 بۆ 6,000 دیناری ئەویست بەم 8 ڕۆژی یەکەم نزیکی 53,000 دینار کۆبەوە ئێمەی تەشجیع کرد مزگەوتەکە بەرفراوانتر کەین بۆشەی دەستی چەپی منبەرەکەن